ئەم کاتتان باش بەڕێزان. من هاوڕە لەتیف پێم خۆشە لە خزمەتی خوێندکارانی بەشی ژمێریێری پەیمانگایە بم. طبعاً بەداخەوە کە پرۆسێسی خوێندن نەک لە هەرێمی کوردستان بگرە لە زۆربەی زۆری وڵاتانی دنیاە کە ئەمڕۆ بە شێوازێک لە شێوازەکان پەکی کەوتووە، پەنابراوەتە بەر ئەم ڕێگە ناچاریەکی ئێستا لە هەرێمی کوردستانی جێبەجێ کراوە کە ئەویش پێوترێت خوێندنی ئۆنلاین. طبعاً بەڕێزان لەوەیە زۆر بەشتان شارەزاییتان هەبێ دەربارەی پرۆسێسی خوێندن لە دنیاە. طبعاً خوێندنی ئۆنلاین لە دنیاە شتێکی نامۆ نییە، لە ڕاستیە شتێک نییە بڵێ تەنیا لە هەرێمی کوردستان بوونیە، بەڵکو لە زۆربەی زۆری وڵاتە پێشکەوتووەکانی دنیاە، وەکو زانکۆکانی ئۆکسفۆرد، وەکو زانکۆکانی کۆڵمبیا، وەکو کالیفۆرنیا، وەکو بەشێک لە زانکۆکانی بەریتانیا لە سوید تەماشاکەی خوێندنی ئۆنلاین بوونی هەیە. کەواتە بەگشتی پرۆسێسی خوێندنی ئۆنلاین لە دنیا شتێکی نامۆ نییە، بەڵکو قۆناغێکی گرنگە لە دنیاە، وەکو جۆرێک لە جۆرەکان بەکاردەهێنرێ بۆ بەخشینی بڕوانامە. ئێستا تەماشاکی بەتایبەتی لە قۆناغی ماستەر و لە قۆناغی دکتۆرایە پەنا ئەبرێت بۆ خوێندنی ئۆنلاین بەهۆی سەرقاڵی خەڵکەوە، بەهۆی نەپەرژانی خەڵک، بەهۆی کار و کەسابەتی خۆیانەوە ڕاستەوخۆ پەنابەنە بەر خوێندنی ئۆنلاین. کەواتە ئێمەش ئەتوانین لە هەرێمی کوردستان ئەم تەجروبەیە ئەزمون بکەین، بتوانین سوودێکی باشی لێوەرگرین، چ وەک مامۆستایان بێت، چ وەک زانکۆکان بێت، چ وەکو فێرخوازەکانمان بێت لە هەرێمی کوردستان، ئەتوانین سوودێکی زۆر باش لەم تەجروبە تازەی وەربگرین، ئەتوانین ئیسیسماری زیاتری لەسەر بکەین بۆ ئایندە. کەواتە من پێم وایە بەشێک لە فێرخوازان لەوەیە تا ڕادەیەک لەگەڵی خوێندنی ئۆنلاین نەبن، بەڵام من دڵنیاتانەکەمەوە بەپێی مروری زەمن ڕادێن و پێشتان خۆشە بێ و ئەشتوان سوودی زیاتری لێوەرگرن. هەراموتان ئێستا احتیمالە لە ماڵەوە لە مۆبایلێکە یاخود لە کۆمپیوتەرێکە لە ماڵەکەی خۆت لەسەر ناخواردن بێ یاخود لە هەر شوێنێکا بێ ئەتوانی محازاکان ببینی و بە ئیسراحەتی خۆت نەک لە ناو کلاسەکانە لە ڕاستیە لەسەر کورسێکی ڕقدابنیشی و ینی ڕاستە بۆ خۆی ئەوە خۆشترە، سوودی زیاترە، ئەتوانی مشارەکەی ڕاستە خۆ بکەی. بەڵام هیوادارم لە ئایندەشە ئەزمموی هەرێمی کوردستان بەگشتی پاکێجەکانی خوێندن یاخود پاکێجەکانی ئینتەرنێت لە کوردستانە کارا بکرێتەوە بۆی هەمومان بتوانین بە ئۆنلاین بە شێوازێکی ڕاستەخۆ بەشداری بکەین. بەڵام هیوادارم نەگەن بەو ئاستەی کە ئەم پرۆسی خوێندنی ئۆنلاینە بەم شێوازە بەردەوام بێت. هیوادارم بە زووترین کات بگەڕینەوە نێو پەیمانگاکانمان، بگەڕینە ناو کلاسەکانمان، بگەڕینەوە بەردەوامی بە درێژەی خوێندنی فەیس تو فەیس بین. هیوادارم هەمومان بگەڕینەوە بۆ سەرژیانی ئاسایی خۆمان. بەڕێزان، من لەم سمیستەرەیە کە ئێوە بەڕێستان خوێندکاری بەشی ژمێریارین، من بۆ مادەی ئابووری لەگەڵتانە بم. طبعاً مادەی ئابووریش بەشێکی گرنگە لە پرۆسێسە ژمێریارەکان. توانین بڵێن پرۆسێسە ژمێریارەکان بەشێکی گرنگە لە ئابووری لە ڕاستیە. بۆیە ئەم مادەیە وەکو مادەیەکی گرنگ ئەچێتە ناو سیڤیەکانی بەڕێستانەوە کە ئێوە مۆدۆڵێکتان خوێندەوە بە ناوی ئیکۆنۆمی. لە ڕاستیە من دڵنیام بۆ مستەقبەلی خۆتان، بۆ ئایندەی خۆتان نەتوانن سوودێکی زۆر باشی لێوەربگرن. هیوادارم بە درێژایی ئەم سمیستەرە بتوانین بەردەوام بین بەیەکەوە بۆ ئەوەی کە ئێوەش وەکو فێرخوازان، ئێوەش وەکو وەرگری زانیاریەکان سوود لە هەموو مادە جیاوازەکانی پەیمانگای تەکنیکی وەربگرن. بەڕێزان، طبعاً ئابووری بنەمایەکی گرنگە لە دنیاە، بنەمایەکە کە یاخود دەتوانین بڵین فاکتەرێکە کە ڕاستەوخۆ تەئسیری لەسەر ژیان هەیە، ڕاستەوخۆ تەئسیری لەسەر گوزەرانی خەڵک هەیە لە هەر شوێنێکی دنیاە بێ. تۆ تەماشا کە ئەو دەوڵەتانی کە ئێستا بەهێزن، ئەو دەوڵەتانی کە خاوەن هەژمونێکی گەوری کاریگەرن لە دنیاە، زۆرترین تەئسیراتیان لەسەر بازار، زۆرترین تەئسیراتیان لەسەر دەوڵەتە جیاوازەکانی سەرزەوی هەیە. تەماشاکەی بەهۆی چیەوەیە؟ بێگومان بەهۆی ئابوووریەکەیانەوەی. تۆ تەماشای ئەمریکا کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەم هەموو فشارە گەورانە، ئەم هەموو هێزە کاریگەری کە ئێستا بەکاری هێنێ بەهۆی چێوەیەتی؟ بەهۆی ئابوووریەکەی وەیەتی.
تۆ تەماشا کە بەڕێزان یعنی هەر ئەتوانین ئەم زانستە زیندووە کە پێوترێ زانستی ئابووری تەماشا ئەەکەی لە بەر زیندوێتی ڕۆژانە ئەپدەیتی تازە ڕۆژانە شیکار و ئەنەڵایسی تازە دێتە ناو زانستەکەەوە بێگومان ئەم ڤایرۆسەش ڕاستە خۆ تەسیرێ لەسەر ئابووری هەبوو تۆ تەماشا کە بەڕێزان ئێستا لە زۆربەی وڵاتانی دنیا بە تایبەتی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە کاتێکەوانی کە بیر بۆ سیاسەتی ئەمریکا ئەکەنەوە ئەڵێن زیانەکانی یاخود مەترسیەکانی ڤایرۆسی کۆرۆنا لەسەر ئینسان کەمترە لەو زیانانەی کە بەر ئابووری کەوتووە تۆ تەماشا بکە ینی هێشتا ڕوحی مرۆڤایەتی لەلایەک لە مەترسیایە بەڵام بەشێک لە زانایانی ئەمریکا وای ناوەبن کە مەترسیەکانی زیانی کۆرۆنا لەسەر بازار زیاترەوە لە ژیانی مرۆڤایەتی لە ڕاستیە کەواتە بۆ خۆی ئابووری بنەمایەکی گرنگە لە هەموو دنیاە ینی هەموو دنیا هەموو دەوڵەتێک لە دنیا تەماشاکەی ئەگەر بێوێ پێشکە ئەگەر بێوێ ژیانێکی ستاندار بۆ خەڵکەکەی بەدی بێنێ ئەگەر بێوێ خۆشگوزەرانی بۆ میلەتەکەی بەدی بێنێ ئەگەر حکوومەتێک چالاک بێ لە ڕاستیە تەماشاکەی بەهۆی ئابوووریەکەی ویتی پێشەکەوێ اینجا بۆیە ئابووری هەموو ئەم ڕەهەندە جیاوازانە کاریگەری ڕاستەخۆی لەسەریان هەیە چه ژیانی خەڵک بێت چه حکوومەت بێ چه کاریگەری لەسەر ئابووری نێودەوڵەتی بێ کەواتە بۆ خۆی ئابووری بەشێکی گرنگە لە ژیانی مرۆڤایەتی ئێمە لە هەرێمی کوردستانە تەوان بە درێژایی مێژوو تەوان زانستی ئابووری بوونی هەبووە لەوەتی پرۆسێسی خوێندن لە کوردستانە بوونی هەیە بێگومان زانستێک شەیە بە ناو زانستی ئابووری و ئێمە لەم قۆناغە تازەی ژیانمانە لەم قۆناغە تازەی خوێندنە تەوان ئەبێشتی تازە دەربارەی ئابووری پیستی ئەبێ بپرسی زانستی ئابووری بۆ هەیە لە ڕاستیە ینی من دڵنیام ئێوە پێشتر بەڕێستان مادێکتان بیستۆ بە ناوی ئابووریەوە مادێکتان لە پۆلی 4 و 5 و 6 ئەدادیا خوێندووە بە ناوی ئابووریەوە ڕاستە ئەمەش بنەمایەکی گرنگ بۆ ئابووری بەڵام ئێستا قۆناغەکە جیاوازترە ئێستا ئەبێ تۆ لە دوای تاواکردنی ئەم کۆرسە ئەتوانیت تا ڕادێک شیکردنەوە هەبێ ئەنەڵایز هەبێ بۆ بارودۆخە ئابوووریەکان بزانی ئایا ئاڕاستی ئابووری بەرەو چۆڕوە ئایا بزانی پرۆسسە ئابوووریەکان لە دنیا بەرەو چۆڕوە یاخود بۆچی دەوڵەتێک بەهێزە یاخود بۆچی دەوڵەتێک لاوازە لە ڕاستیا بەڕێزان ئەمە بنمونەیەکی زۆر بەسیط باسەکەم طبعا ئێستا ئەگەر تەماشای عێراق بکەی ئەگەر تەماشای هەرێمی کوردستان بکەی وڵاتێکە ئەمانە پێوترێ جیهانی سێم بۆ پیانەوترێ جیهانی سێم بۆ ناتوانن وڵاتێکن یعنی بە سەقام گیر ناو نابرێن لەبەرەوەی ئابوووریەکان لە ڕاستیە باش نیە بۆ بە سین بۆ بە یابان بۆ بە ئەمریکا بۆ بەم دەوڵەتە جیاوازانی دنیا ئەوترێ وڵاتی پێشکەوتوو وڵاتی گەشەکردوو بۆ لەبەرەوەی خاوەن ئابووریکی جێگیر و خاوەن ئابووریکی تا ڕادەیەک سەقامگیرن کەواتە ئەوەی کە دەوڵەت پێشەکە لە کۆتاییە ئەوەی کە ئەبێتە هۆکاری گەشەکردنی دەوڵەت لە ڕاستیە چییە ئابوووریەکەی ئەگەر تۆ ئابووریکی باشتە بوو بە دڵنیاییەوە دەوڵەتێکی باشتێ ئەگەر تۆ ئابووریکی خراپتە بوو بە دڵنیاییەوە دەوڵەتێکی خراپتێ یعنی من حەزەکەم بگەڕێمەوە بۆ خاڵێکی سەرەتا لە هەرێمی کوردستان ئەو کاتێک کە هەرێمی کوردستان ویستی ڕەفرەندەم بکات بۆ سربەخۆیی لە ڕاستیە بەڕێزان طبعاً تەفسیرات و ئەنەڵایسی زۆر جیاواز کراوە لەسەر ئەم بارودۆخە بەڵام کەم کەسن ئەوانەی کە بەوردی بە دیقەتەوە باسییان لە بارودۆخی ئابووری کردووە تو تەماشا بکە بەڕێزان لە ڕابردووە هەرێمی کوردستان هەموو بنەماکانی دەوڵەتی هەبوو مەسەڵەن خاوەنی سوپا بوو خاوەنی سەرباز بوو خاوەنی ئاینە خاوەنی ئاڵای خۆیەتی خاوەنی زەویە خاوەنی جوگرافیە خاوەنی کللتور و مێژووی خۆیەتی خاوەنی سەروەری و شۆڕش و ڕاپەڕین و چەندین فاکتەری جیاوازی ترە بەڵام بۆ نیتوانی ببێ بە خاوەنی دەوڵەتی خۆی بۆ نیتوانی تا ڕادێک بەرگە بگری ئەو کاتی کە سنوورەکانی عێراق و ئێران و تورکیامان بەسەراداخرا بۆ لە بەرەوەی ئێمە خاوەنی ئابووریکی باش نەبووین لە ڕاستیە تۆ تەماشا بکە بەڕێزان کەواتە ئەوەی کە لەم سەردەمە نوێیە دەوڵەت دروستەکە ئابووریە لە ڕاستیە کەواتە ئابووری بنەمایەکی گرنگە بۆ ئەوەی کە تۆ بتوانانی دەوڵەتێکی باش دەبێ ئابووریکی باش دەوڵەتێکی باش بنیادەنێ بۆیە بەگشتی زانستی ئابووری ئێمە تەفسیراتەکەین پرینسیپل ئۆف ئیکۆنۆمی وەک لێرە هەیە پرینسیپل ئۆف ئیکۆنۆمیک لەم چاپترەیە چاپتەری یەکەم باز لە چیەکەین باز لە بنەماکانی زانستی ئابووریەکەین و پاشان چیەکەین مناقەشاکەین دیسکەس هاو ئینسێتیڤ ئەفێکت پیپل بیهیڤر مناقەشاکەین دەربارەی ئەو پاڵنەرانی کە کاریگەریان لەسەر ڕفتاری خەڵکی هەیە و پاشان هەر لەم چاپتەرەیە قساکەین دەربارەی کەنسایدەر وای
trade among people or nation can be good for everyone. بۆچی بازرگانی لە نێوان خەڵکی و لە نێوان دەوڵەتەکانە باشە بۆ هەموو تاکەکان کەواتە ئێمە سەرڕای ئەوەی کە باز لەو فاکتەراناکەی کاریگەری لەسەر ڕفتاری کەسەکان هەیە کە پێوترێ سلوک مستهلک ڕفتاری بەکاربەر هەیە و لە هەمان کاتشە کاریگەریەکانی ئابووری لە دوای تەوان بازرگانی لە دوای چیە لە دوایەوەی کە تۆ ئابووریەکەت تەکاملەکات اینجا ئەتوانی پەنابەری بۆ بازرگانی. من حەزەکەم لێرە ئاماژە بە خاڵەکەم ئەو کاتێک کە لە هەرێمی کوردستانە مەسەن سنوورەکانیان بەسەرا داخستین تورکیا و ئێران بە تایبەتی تەماشاکەی سنووریان بەسەرا هاتنە سەر ئەوەی کە سنووریان بەسەرا دابخن بۆ لەبەر ئەوە تریدیان ڕاگرت بازرگانیان ڕاگرت لە نێوان چیە لە نێوان خەڵکی و all nation can be good for everyone. بازرگانیان لە نێوان خەڵکی و لە نێوان وڵاتەکانان ڕاگرت یعنی لە نێوان ئەم دوو دەوڵەتەیە ڕاگرت. بەڵام ئەگەر هەرێمی کوردستان خۆی تەکاملی اقتصادی هەبووە مەسەن خاوەنی بەرهەمەکانی کوشتکاڵ بووە خاوەنی بەرهەمە بازرگانەکان بووە خاوەنی تا ڕادەیەک بەرهەمە پیشەسازیەکان بووە بە دڵنیاییەوە ئەوە باشە بوو. ئێمە لەم چاپترەیە هەوڵەدەین باسی ئەو خاڵانە بکەین و پاشان خاڵێکی تر